أو كان شيف سن أو دوان شو ولا خالد كم أوش أو تسوي شيء ده كاكا سوار يكسر لدودهم بوبي يلا كاكا بسوري نوا سعر كان بسوري نوا إسعاف شديد ده كاكا ده تويتا بسوري وا همو أو لوري أو كلو بلاني ككودا كريتو ك دمانوي بيغوازينوا لا زاخو همو يقدرنوا تريلا كان براستي خلقك زور دڵی پێخۆشە کە دەبینیتن خەڵکی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک هاوکارە لەگەڵ خەڵکی ئێرە. ئەم بەری ji بۆی vê alîkariya ku hûn vê yardima ku hûn dikin em minnetdarin ji serok ra serok Berzanî ra Xwedê bigîne rihê serok Mele Mistefa serokê Nemir her bijî ji we ra her bijî ji biratiya Kurda ra hemû Kurd bijî. Ez pasiya xwe dişînim ê Kurdara ku yardıma me da diçin her şerparçeyê Kurdistanê bira bibe yek em dixwazin yekîtî xweyê Kurda tune Kurdlerin sahibî yoktur Kürtler tektir gerçekten Kürtler sahipsizdir vallahi yekê me tune em nebin yek em ê herin yek bi yek دەڵێ ئەو شۆ تڕێلەکان ئەوە تازە چانابیتن لاوین دەرێ هەتا سبەینێ دەرێ علاقات شوێ گوتێ دەرێمەینە هەتا ساعتەشکە ساعتەشکە ئەو دێوێتە دەبتە 2 ساعتکە دەڵێ مێن سبەینێ زوو زووەرە ساعت 7 بەڕێیان دەکەین باشە کاکە باشە کاکە حکوومەتی تورکیا لەگەڵ حکوومەتی هەرێم تەبان تەنسیقیان کردێن ئەو تیمانەی کە بۆ هاریکاری دێن کار ئاسانیان بۆ دەکەن بۆ ئەوەی بتوانن بپەڕنەوە بتوانن بێن هاوکاری خەڵک بکەن تا غازی عەنتاب 7 ساعتمان پێویستە ئێرە غازی عەنتاب نێزیکە لە زۆربەی ئەو شوێنانێک کە بوومە لەرزەی لێ دروست بووە ئەم کەمپێکە بۆ ئیسراحاتی کارمەندانە کە تیمەکان دێتەوە وێرە بۆ ئیسراحات تەنها شەو دەگەنەوە وێرە هەر ئەوەندە دەتوان نانێک بخۆن و بخەون بۆ ئەوەی بەیانی زوو هەڵسن بستنە سەر کارەکانیان چونکە هەندێکیان شەویش ناخەون بەیانیان زوو هەڵیان دەستێنین لە خەو ئەو تیمانە هەمووی دەچن نان دەخۆن و ئینجا شوێنەکانیان هەر کەسە و دابەش دەکرێت هەر تیمە و شەو جەدوەلیان هەیە بۆ هەر شوێنێک تیمەک دەرەچیتن و لۆریەک لە کەلوپەل لەگەڵ خۆی دەباتن بۆ ئەو شوێنە بە پێی پێویستی ئەو شوێنە تەنها کاری مەکاری مرۆییە لە هەر شوێنێک مرۆڤایەتی پێویستی بە هاوکاری بێ دەستگای خێرخوازی بارزانانی لەوێ تیممان هەیە تەنها خواردنی گەرم دەکات شوێن هەیە 2000 کەس نان دەخواتن لە یەک کاتدا تیم هەیە هاوکاری بەتانی و خیوەت و جۆرە شتانە دەکات تیمیش هەیە لەگەڵ تیمەکان خەریکن بۆ ڕزگارکردنی جەنازەیە یا خەڵکە گەرما بێتەوە
ئێوە یەکەم تیمن کە پێدەنێنە ناوچەی ئەفریقا بە ئەو پەڕی دڵنەرمی دڵنەوای ئەو خەڵکە بکەنەوە چکۆ ئێوە باشتر لە ئێمە دەزانن بە تایبەتی بواری تەندروستی چەندە پەیوەستە بە مەوزوعی دەرمان عیلاجەوە ئەوەندە پەیوەستە بە بواری دەرونیەوە شێوازی تەعاملکردنی ئێوە لەگەڵ خەڵکەکە نیوەی چارەسەری خەڵکەکەیە حەزمان لێیە گفتوگۆتان هەبێت یعنی بە شێوازێک تەعامل لەگەر ئەو خەڵکە بکەن کە باوک لەگەر منداڵەکانی دەکە برا لەگە برای دەکە ئێوە کەسێکتان کە نەخۆش دەبێت چەندە خەمی بۆ هەڵدەگرن چەندە نازی هەڵدەگرن ئەوە ڕاستە ماندوونە ڕاستە هیلاکن بەڵام بەو شێوازە خزمەتیان بکەن نازیان هەڵبگرن چکو ئەو لایەنە دەرونیە زۆر گرنگە. ئێمە لەوێ بەڕێکەوتین هاتین بۆ سووریا خەڵکێکی زۆرمان لەگەڵ بوو بە ئیسعافێکی زۆر هاتین ڕوومان کرد لێرانە خەڵکێکی زۆر لە ڕێگا پێشبازی لێمان کرد من ناوم حسێن ئەحمەد ڕۆستەمە خەڵکی کەرکووکم بە ئەسڵ لە دایکبووم ئەوەیە عمرم 56 ساڵە لەگەر دەستگای خێرخواز بەرزانی 6 ساڵ و نیو ئیشم کردووە کە ئیشەکەش نەماوە خۆبەخش هاتوومە ئیساکە کەوتیان خۆبەخش وتم زۆر احتیاجی خۆبەخش دێم أنتم من المنطقة هوني؟ من المنطقة الحمد لله ما في جنازة ما في أذية كلها مليانة عالم الله يعني طلع منها يعني بدك تقول 5% يا عظيم يا الله يعني كل بناية فيها 60-70 نفس يا طبعا المنطقة قديمة موجودة الله يطول عمركم إن شاء الله يدز الشفاء العاجل للمرضى والله يرحم ميتانا وميتاكم ان شاء الله. تاخرنا واحنا ما تعذرونا يعني شويه متاخرين بس احنا اول انقاذ جينا طلعنا عايشين بعد 3 ايام لا اله من بعد 4 ايام طلعوا. کابرایەک کە بینی ئێمە کوردینی ڕۆیشتینەوە قسەمان کرد لە گەریانە زۆر ناڕازی بوو لە وڵاتەکەی خۆی لەیانسن لە سووریا لە دەوڵەتە عەرەبیەکان گلەییە کرد ئەیوت ئێوە هاتوونەیە فەرق و جودا ناکەن لەگەر ئێمە نەخۆشمان هەیە لە ئافرەتە لە مناڵە لە زۆر حاڵەتە ئەتان بینی باوش ئەدەن لە نەخۆشەکانمان فەرق و جودا ناکەن لە بین کورد و عەرەب. كثير الشكر لحكومة كردستان الأبية الصادقة اللي ما قصرت مع الشعب لا مع كرد ولا مع عرب ما عندها من العنصرية أبدا والحمد لله قدموا ما به الكفاية كنا إسلام نشكر حصريا حكومة كردستان والله يحفظهم ويطول بأعمارهم إن شاء الله ويحفظ كردستان طول ما هي موجودة. المساعدات للبيت الأكل والبطاقة كل شيء راح يجيكم. ما قصرت بس عاتبنا وين؟ عاتبنا على المملكة العربية السعودية. ما نريد منكم تعملونا يا أخي كخيمة كطير. يجيكم إن شاء الله خيم يجيكم قرار. نريد منهم بس خيم والمعالجة يعني الطبية. إسعافاتنا موجودة. الله يجزيكم الخير وقلت لك ويحفظ كردستان وخلي كردستان وإن شاء الله تظل قائمة طول ما هي موجودة. إن شاء الله. والله يحفظها من كل بلد. خۆم 6 ساڵ و نیوە لە بەشی تەندروستی دەوامەکەم سایق ئەمبەڵاسم یعنی بەشی زەمادی و ئیسعاف ئەوەلی و ئەم شتێلە ئەو دەورەیە لمە کردووە 2 دەورم بینیوە بۆ يعني بيجي لإسعافكش بو ما هي مثلا أو كاريام بس مشان طفلتي إيش بدك دورش بس هيك مناله وضعي باشني باباوش خم هالمقردو هنا ماتوا يعني تاكل إسعافك زمادي كلا ولا برنيت يعني براتريوا ويا إن شاء الله يجي يعني بام 8 خمشم يعني حول ده يعني باباوش خم هالمقرد
چارەسەرمان کردا والحەمدولله شتێکی ئەوەی بەتوانەمان بە زیاتر حەوڵماندا نەبوو. چەندها نەفەرمان بەڕێ کردو نووسیمان بەعادەت لەبەرەو ناوەکانمان نەنووسی و تەمەنمان نەنووسی ئەنجا عیلاجمان ئەدا پیان و هاوکاریانمانە کرد. اليوم معادلة كلمة الالتهاب وهاي مسألة ماشي 3 مرات اليوم معادلة. تورکیا باشتر بوو لێرانە ئێرە کە چکارە باش نەبوو ئاوی نەبوو خەڵکەکە وەزعی زۆر شەش بوو یعنی چی برسێتی چی کە جلوبەرگیان نییە مەسەن لە بەتانی بێ لە دەرمانە لەبەرەوە ئێرە وەکی تورکیا نییە یعنی دەوڵەتیان هاوکاریان بکە بۆ شتێلە ئێرە هیچ کەسێکیان نییە بەتایبەت کە ئەمانە کوردن دەست بەسەرن لە هەموو شتێک بێبەش بوونە. جندرێس منطقەیەکی گەورەیە زۆر ڕووخاوە هەموو وەخت خۆی هەر زوڵمان بینی سجنمان بینی کە ئەمانە ئەبینی بە مۆزعە خۆزگە بەم نوعە نەبووە بە شێوەیەتر بەهاتایمان بۆلایەن بەناوی کوردایەتی و قەومیاتی یعنی کە هاتوونەیان بینی یعنی حەیفە کوردێکی ئاوا زۆر لێرانە سجن بوونە لەژێ زوڵم و تەعدا و غەدر لێکراون و دا ئەم شیرادەی خۆیە تووشی ئەم مسیبەتەش بوونە. دەنگم بگایێت هەرچی کەسێ یان شەرت نییە لە کورد بێ ئەوەی کە تێ ئەگە لە مۆزعە ئەگە بەتانەیەکیش بنێرێ شتێکی زۆر خێرە و ئینسانیەتە شتێکی ئەبێ ڕەحمە هەبێ لە دڵ بۆ ئەو خەڵکە ببینن وەزعێکی خراپ زۆر خراپیان بەسەر هات. ئەبێ خۆمانمان لەبیر بێ کە لە ماڵێکی گەرم و خواردنێکی گەرمە خۆنی شوێنێکی ئیسراحەت ئەوان دەربەدەر بن لە ناو لایلۆنە کە لە ناو لایلۆن میتو بەم سەرمایە ئەبێ هەست هەبێ بزانانی ئەو خەڵکە چی ڕەزارەتێکە بێت.